دەستخۆشی بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو بڕگەیە لەگەڵەوەی کە ئەم خاتونە بە ڕێزە لەگەڵ ئامادەکردنی سێوەکە بابەتێکی زۆر گرنگی باسەکەش پاک و خاوێنیە ڕانیتەن تۆم سێوە ئەجنیت و ناوەکی دەرەکەی توێکیتە دەبێکی تایبێتەوە وابزان ماوەیەکی زۆری شێلانەوە بەڵێ وابزانام 40 شەو 6 شەوە 50 شتێکی وای پێچێ سەرشیشانم پێ بڵێ 50 هیوادارین کە بە تایبەتی ئەو خانمانەی کە ئاوا باشن لە دروستکردنی کۆمەڵێک لەو خواردنانە یاخود ئەو بابەتانی کە چەندین جیراوی تری لێ دروستەکرێ بتوانانی بوونی هەبێت و سوودی لێ ببینین و ئەمەش بابەتێکی گرنگە کە خانمانی خۆمان زۆر گرنگی بێت زۆر ڕاستەکاتە دەستخۆشی بۆ سەررجەم هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو بڕگە بە سوودە ئێمە بەرداوامە بین لەگەڵتان ئەچین لای تەوەرێکی ئەمڕۆی پرۆگرامەکەمان باز لە کردنەوەی پێشەنگایەکی فۆتۆگرافیەکین بۆ پەنابەران بە دروشمی دەرەوەی چوارگۆشە پێشەنگایەکی فۆتۆگرافەری بۆ پەنابەران ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە کارگەی کللتور ئەکرێتەوە لە ڕێگەی ئەم پێشەنگایەوە کار لەسەر پرسە کۆمەڵایەتی و ژینگەیەکان کراوە بۆی کە باشتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین ئێستا بە خۆشحاڵی و میوانداری هەریەک لە بەڕێزان نیگاسەلام بەڕێزیان ڕێخەری پێشەنگای دەرەوەی چوارگۆشن هەروە لەگەڵ جەمال و ئاوا سەردووکیان بەشدار بووی پێشەنگاکان بە خۆشحاڵی ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانن سلااوتان لێبێ و زۆر زۆر بەخێر بێن خاتون نیگا سەرەتا بابێ مەلای بەڕێزت ئەگەر بە گشتی باسێکی گشتی ئەم پێشەنگایان بۆ بکەی بابزانین پێشەنگاکە چین کێن ئەوانی کە بەشداری ئەم پێشەنگایان کردووە زۆر سپاس سەرتا بەیانی ئێوە بینەرادیشتان باش پێشەنگای دەرەوەی چوارگۆشە ئەزمموی کارکردن یاخود کۆمەڵێک پرۆژەی چواردە گەنجە کە لە ئێستاە لە کەمپی باریکە ئەژین و ئەم پێشنگایە ناوەڕۆکی کارەکان پرۆژەکان کار لەسەر SDGەکان کراوە Sustainable Development Goal کە لەلایەن UN-ەوە دانراوە لە کۆتایی 2015 و لە سەرەتای 2016 ئەم حەڤە خاڵە ئەخرێتە بواری جێبەجێکردنەوە و هەر یەکێک لەو خاڵانە بابەتی ژینگە ژیانی سەر ئاو ژیانی ژێر ئاو جەندەر ئیکواڵەتی و چەند خاڵێکی تریشە بۆچی بیرسان کردو لەسەر ئەم بابەتانە بۆ ئەم پرۆژە لە بەرەوەی SDGەکان ئێمە پرۆگرامێکمان هەیە ئەگەر لێەوە دەست پێ بکەم پرۆگرامێکمان هەیە کە چەند مانگێک خۆم جگە لە ڕێخەری پێشەنگاکە وەکو ترینەر وەکو ڕاهێنەر لەگەڵم گەنجانەیە کارم کردووە باسی تەکنیکی کامێرە فۆتۆگرافی مێژووی هوەر فۆتۆگرافی وەکو توڵێکی هوەری بۆ گێڕانەوەی چیرۆک بۆ باسکردنی بابەتە گرنگەکان و ئەم پرۆگرامە بەشێکە لە پرۆگرامی کانون یانگ پیپل پرۆگرام کە پرۆگرامێکە لەلایەن کانونەوە بە هاوبەشی کارکردن لەسەر SDGەکان لەگەڵ UN بۆیە ئێمە لەسەرم حەڤە خاڵە کارمان کردووە لەگەڵ فێرخوازەکانە ئەگەر دوانیوە ڕووی ئەمڕۆ هەر کەسێک بێتە پێشنگاکە ئەبینێت کە بابەتەکان چین و SDGەکانیش هەر لەوێ نمایش کراوە کە بزانن SDGەکان چین زۆر باشە جەمال بەخێر بێت خۆشحاڵی لێرە ئامادەی باس پێمان بڵێ پرۆژەکەی تۆ چییە کە بەشداری پێشانگایت کردووە بە چ کارێک توی تایی پرۆژەکەم باس ئەکە کە لە ئەو شتەی کە لەسرم بوو کە کاتی لە سووریا دەرچوومەوە باشە پێشتی 10 ساڵ چۆن بوو ئێستا چۆن ئەبینم و هەموو شتێک لە تەسویرم شەرحم کردووە بەچی بە فۆتۆ یاخود بە فۆتۆ کردوتە لەو کاتێک کە تۆ 10 ساڵە لێرەیت شوێن و ماڵی خۆت بەجێشتووە چی لەوێ بوو چی لەوێ بینیوتە ئەمووی کردۆ بە کار و لەم پێشانگایت دەخیتەوە زۆر باشە دەست خۆش بە بابینە لای تۆ ئاوەزیان تۆش بەخێر بێ سەر چاوان باسێکی ئەزمموی خۆتوان بۆ بکە بابزانین ئەزمموی تۆ لە بەشداریکردنی ئەم پێشەنگایە چیە کار لەسەر چ پرۆژەیە کردووە فۆتۆکانن زۆرتر لەسەر چ بابەتێکن بەڵێ یەکەم شت منیش زۆر کیف خۆشم کە ئەمڕۆ لێرم لەگەڵ ئێوە یەکەم شت ئەو یەکەم ڕۆژ کە مامۆستا ئێمە پێمان وت پرۆژەیەک لەگەڵمان هەیە اینجا ئەم پرۆژە چەند کۆنسپتێکی ینی محەددیان هەبوو چۆن کۆنسپتێکیان هەبوو کە ئێمە پێویستەیەکێک لەمانە هەڵبژێرن و قسە لەسەر بکەن کە پرۆژەیەکی فۆتۆگرافی لەسەر دروستکەن اینجا یەکەم شت کە منی چوم لیستەکەم بینی یەکەم شت چاوم چوو سەری ئەوەی وشەی ئازادی بوو کە فریدەمە بەڵێ منیش هەر یەکسەر منزانی پرۆژەیم لەسەر ئازادی دەبێت چونکە
من هەر نەمزانی چۆن پرۆژەی خۆم دروستەکەم بەڵام شتێک کە من زانی بوو پرۆژەی من هەر لەسەر ئازادی دەبێت. بۆچی ئازادی هەڵبژارد؟ لەبەرەوەی ئازادی لامەوە ینی ئەمە وشێکی زۆر گرنگە، ینی من زۆر گرنگی بە ئەم وشە دەدەم کە ئازادیە، چونکە ینی ئێمە ینی فەرقی هیچ کەسێک لە ئەو کەسێکی تر نییە، چونکە ئێمە هەمومان ئینسانن، تاکو تۆ ئینسانی تۆ پێویستە ئازادی لەگەڵ تۆ پێویستە ئازاد بیت. اینجا من وەک کەسێکم یعنی وەک پەنابەرێکم من زۆر مناڵبووم کە بوومە پەنابەر. اینجا من ساڵەسەد ئەزانم ساڵەسەد هەر تێناگەم ئازادی مانای چییە، وەک پەنابەرێک من ئەزانم ساڵەسەد ئازادی هەر تێناگەم، لەبەرەوەی من حەزم لێ هەبوو کە تێبگەم ساڵەسەد ئەمە ینی ئازادی چییە لە پرسکردنی خەڵک، لەبەرەوەی وەک من وتم من هەر نەمزانی پرۆژەی خۆم چۆن دروستەکەم بەسەر ئازادی. اینجا من وتم با پرسای لە زۆر خەڵک بکەم، پرسە لە مامۆسانی خۆم کرد لەلاتەوە ئازادی مانای چییە، یەکەم شت دێت لە مێشکت ئازادی تۆ ینی یەکسەر بیت لە چیەکە، یەکسەر ئەو شتێک کە ینی دێت لە مێشکت ئەوە چییە کە تۆ ینی وشەی ئازادی لەلاتەوە چییە تێگەی. پرسیار لە ڕفیقەکانی خۆمیش کرد، پرسیار لە دایکی باوکی خۆمیش کرد. گەشتی بەچیت ئێستا چۆن پێناسی ئازادیەکەی کە ینی وڵاهی وەڵامەکانی هەمویان زۆر جیاواز بوون، ینی لە لای هەرێکێک لە ئەوانە ینی وەڵامێکی زۆر جیاواز، بەڵام جوانی وڵامەکانی کە جیاوازەکانی بوون تێگەی. اینجا بەڵام من ملاحەزەم کرد کە شتێک یەکشت هەبوو زۆر مشتەرەک بوو لە نێوانی ئەم هەموو وڵامەکان، ئەوش چی بوو کە زۆربیان باسی ئازادیان کرد لە شێوەی ڕابردوو، ینی ئەوان ینی تێ ئەڵێن من حەزم ینی من ئەزانم کە ئازاد بووم ئەو ڕۆژانی کە پێش حەرب تێگەی، ئەو ڕۆژانی کە ئێمە هیچتا لە ئەو شوێنانی کە ئێمە بە بەردەوامی یاریمان کردەوەی، ئەو شوێنانی وەک قوتابخانەکەی ئێمە لە خۆشەویستەکانی ئێمە خێزانی ئێمە و ئەم هەموو شتانە ئەها بە شێوەیە ینی ڕابردوو باسییان کرد. لەبەرەوەی من چیم کرد من پرسیار لە خۆم کرد چۆن بتوانم پرۆژێک دروستکەم لەسەر ئازادی بەڵام بە شێوەی ذکرایاتی ئەم پەنابەرەکان تێگەی، چونکە ینی چەند ساڵە لێرەیت؟ من 12 ساڵ بەڵێ. ئەو 12 ساڵی لێرەی کەوەنە بە جوانی چیتە ناو بۆ چوونەکانی و کەسانەی کە پێدوتون ئازادی چییە؟ بڵێ خۆت هەست بۆ ئازادیە کردووە کە لێرە هەیە؟ خۆ ئەو بوو بۆچی من ینی پرۆژێک لەسەر ئازادیم دروست کرد، چونکە من حەزم لێ بوو زیاتر فێر بکەم، زیاتر تێبگەم ئازادی مانای چییە لە لای هەموو کەسێک، چونکە هەر کەسێک ڕێی خۆی هەیە وایە، منیش حەزم لێ هەبوو کە زیاتر تێبگەم لە ئازادی بەهۆی لە ڕۆی چی لە ڕۆی پرسیارکردن هی خەڵک. اینجا من چۆم کرد ینی ئینشاڵڵا ئێوە ئەمڕۆ پرۆژە ئێمە هەمومان ئەبینن من چۆن ینی ئازادی خسمە لە ذکرایاتی ئەم پەنابەرەکان، چونکە هەموو پەنابەرەکان ینی ئازادی خۆیان لە مشکی خۆیانە تێگەی، ینی ئێستا ئەوان ئازاد نین لە لای ئەوان ئازاد نین لە واقعدا، هەمویان ئازادی خۆیان لە مشکی خۆیاندا لە پێش حەربە تێگەی، ئەو ڕۆژانی لە ذکراتی خۆیانە، ئەو ڕۆژانی کە لەگەڵ خۆشەویستەکانی خۆیان بوون. اینجا منیش زۆر ئیلهام بووم لە ئەم وڵامەکان تێگەی، من ئیلهام بووم چونکە منیش یەکێک لە ئەم گروپە کەسەکان تێگەی، منیش پەنابەرێک بووم کە من واقعەکانی تێگەم، هەموو ینی واقعەکانی زۆر قورسە، واقعەکانی زۆر گرانە لەسەر ئەوان. اینجا ئەوە چۆن ینی ئازاد ئەبن، حەزیان لێ هەیە ئازاد بن بەڵام نەک لە واقع لە مشکی خۆیان تێگەی، لە واقعدا ئەوان ئەڵێن ئازاد نین، لە کوێ ئازادن لە مشکی خۆیان تێگەی، ینی ئازادی ئەوان لە مشکی خۆیانە. اینجا من ینی زۆر ئیلهام بووم بە ئەم هەموو فکرە و ینی پرۆژە، بۆیە ینی من ئەو پرۆژەیەکی ئەوها دروستم کرد کە لەسەر ئازادی ئەم پەنابەرەکانە، بەڵام لە ڕووی چی لە ڕووی ذکرایاتیانە. دەست خۆش بێت مامۆستا، ناونیشانی پێشانگاکەتان دەرەوەی چوارگۆشە واتای چی؟ داونیشانەکە ڕاستی چەند لێرێکی هەیە کە بۆچی ئەم ناوی هەیە، هەم لە ڕووی فۆرمەوە ئیشەکان لە گەلەریەکە کە دامانناوە لە فۆرمی چوارگۆشەیە، لە دیوی دەرەوەی چوارگۆشەیەکە ئیشەکان دانراون و لەگەڵ ئەوەشە چوارگۆشە بەمانای سنوور کە چۆن ئەم گروپە گەنجە ئەگەر بربەستێک هەبێ، ئەگەر شەڕ بوو بێتە بربەستێک چارگۆشەیەکی لە دەور کێشابێتن، چۆن لە دەرەوەی ئەم چارگۆشەی بیریان کردوتەوە، ئەو بابەتانەی کە لە دەرەوەی سنووری خۆیان بیریان لێ کردوتەوە باسی یەکەم. ڕاستی
ئەمە کۆنسپتی تایتڵی پێشنگاکە. زۆر باشە مامۆستا با باسێک لە ئەزمموی تۆ بکەین ئەزمموی تۆ چۆن بووە لەگەڵ کارکردن لەگەڵ ئەم گروپە گەنجە جوانەیە سەرتاوەکو ڕاهێنەرێک و دواتری ژۆک و ڕێخەری ئەم پێشەنگا و نمایشە. ڕاستی من کە وەک پێشتر باسمان کردم پرۆژەی لە بینی مناڵ پارێز و لەنزۆن لایف بە هاوبەش دروست کراوە من کە چوومەتە ئەوێ وەکو ڕاهێنەر وەکو مامۆستا ڕۆشتومەتە ئەوێ بەڵام لە ڕاستیە ئەزمموی کارکردنەکەمەوە بوو کە ئەگەر ڕۆژانە من شتێکم فێری ئەوان کردبێ دا ئەوەنە فێر بووم لێیان ئەزمموونێکی زۆر خۆش بوو بۆ من کە گروپێک لە کورد ئەناسم لە پارچەیەکی تری کوردستان کە وەکوتر ڕنگ بێ من ینی ئەو دەرفەتەم نەبێ کە ئەو بەشەی تری کوردستان بناسم لە ڕێی ئەوە ئەم گروپە گەنجەوە زۆر فێری بەشێکی تری خۆم بووم وەکو کوردێک و بەردەوام بیرکردنەوەم تازە بۆتەوە لەگەڵیان و کۆمەڵێک گفتوگۆ ڕوویاوە لە بینمانە ڕۆژانە کە کارمان کردووە کە بەڕاستی هەم چێژم لێ بینیەوە هەمیشە بیرکردنەوەی تازە کردومەتەوە بۆیە ئەتوان بە کوردی و بە کورتی بڵێم کە هەم بەشێکی تری کوردبوونی خۆم ناسی و هەم زۆر لیانەوە فێر بووم. باقی دڵخۆشیە جەمال باسی ئەومە بۆ کاڵی 10 ساڵە لێرەم ئەو لەو کاتی کە تۆ هاتوویت لە سووریا مناڵبوویت وانە پێم بڵێ ئێستا خوێنیت خوێنکاریت لە خۆناغی چەندی لە پۆلیانزە بڵێ پۆلیانزە باس خوێندگاکەتان باشە و مامۆسای باشتانێ زۆر باشە ئەو پرۆژەی کە کردوتە زیاتر باسی چیت کردووە باسیۆت کردو کە بە نەخۆشی هاتوون یانەوەی کە بینیوتە یانەوەی کە لە دایک و کەسانی نزیکتەوە بۆ باسەکەن توێ ناوتە لە ناو پرۆژەکە تا کۆت کردوێتەوە هەر باسەکەم ئەنۆ کە کاتی من لەوێ بووم چەند شتێکی جوانم هەبوو شەڕم نەبوو شەڕ ئەو شتانە نەبوو کە شتێک نەبوو کە لێ بترسم باپیرم هەبوو ئەو مناڵانەی کە زۆر سەوتیان بەرز بوو هەبوو منیش لەگەڵ ئەوان بوو منیش یاریمان دەکرد اینجا کاتی دوای ئەو 10 ساڵی ڕۆشتم بۆ ئەوێ نە مناڵم دیوە نە ئەو هەموو خزممان دیوە باپیرم نەبوو کاتی باپیرم مردووە من لەوێ نەبووم اینجا ئەحساسێک هەیە کە تۆ بە دوو چاو ئەبینی بە چاوێک بەری 2 ساڵ بەری 10 ساڵ بە چاوێکیش دوای 10 ساڵ باشە تۆ ویستوتە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە چی بگەێنیت ئامانجت چی بووە بۆچی ئەم پرۆژەیەت هەڵبژارد ئەوەنە تۆی ئازاریا بوو تۆی عەزێدیا بوو ئەم بابەتە بۆیە دویستت ئەمە بکەی بە پرۆژەیەک بەڵێ زۆر ئازەمدا اینجا ویستم بە خەڵک بناسێ کە تەسیری شەڕ و ئەو شتانە زۆر لەمان بوو باشە تەسیری چی لەسەر تۆ هەبوو شەڕ ئەو کاتانێک کە تۆ لەوێ بووی بیرتانی چ شتێکی ناخۆش لە مشکی تۆە هەبوو هەر کەس اینجا ئەو ماڵە کە پرۆژەکەم کردووە لەوێ ئەو ماڵە تقریبی 20 کەس لەوێ بوو باشە پێشتری 10 ساڵ اینجا ئەم جارە ڕۆشتم تەنها 5-6 کەسێ لەوێ بوو اینجا هەر کەسێک ڕۆشتێک بۆ شوێنێک ئەوەی لە تورکیای ئەوەی لە ئەڵمانیای ئەوەی لە ئێمە لە هەمویان دوورکەوتون باشە مامۆسا گرنگی ئەم چیرۆکانە هەریەکە و لە بابەتێکە بۆ خۆی ئەتوانی کۆمەڵە کاری هوەری زۆر جوانی لە دروست بکەیت ینی لەوەی جەمال کە باسیەکات مناڵێک بۆ ئێستا زانێکە شوێنی خۆی نییە جێگەی خۆی نییە شوێنی یاری خۆی نییە هەست بەوە کات کە باپیری نەماوە لە ژیانە بەڵام ئەم لە لای نەبووە یعنی ئەمامێنێتەوە هەتا تەمەنیشێتی ئەم بیر و بۆ چوونانە کە تۆ لەگەڵیانەی ڕۆژانە تا چەند ئەتوانن سوودی لێ ببینن کە هەم پرۆژەی جوانی لێ دروستکرێت هەم خۆیان سەربەستکرێن وەکوی ئاوازی لە ئازادی هەبێت ئازادیش هەبێت لە کارکردنە تا چەند ئەم دەرفەتەتان بۆ خستونەتە بەردەم بۆی کە بتوانن زیاتر بە دڵێکی خۆشەوە نیشانە بکەن بڵێ ڕاستی ئەوەی کە ئێمە ڕۆژانە پێکەوە باسمان کردووە ئەو خاڵەی کە زۆر گرنگ بۆ زۆر من جەختم لێ کردوتەوە ئەوەیە کە فۆتۆگرافی یاخود هوەر وەکو توڵێک ئەتوانی بەکاری بێنی کە ئەو شتانە بڵێ کە ئەتەوێت یان ئێمە هەمومان کۆمەڵێک شتەکەمانەوێ باسی بکەین گەنج بین پیر بین پەنابەر بین ئەو کێشانەیە خودۆ پرسیارانەیە کە لە مێشکمانایە و من پێویستم بە توڵێکە ئایا ئەینوسم ئایا فۆتۆیەگرم ئایا وێنەیە کێشم کە ئەم پرسیارانە لەگەڵ تۆیەکی بینەرا بەش بکەم یان ئەوەیە بەیەکەوە بۆ وەڵامەکەی بگەڕێن یان ئەوەیە بڵین
دنیابینی تۆ فراوان بکەم کە کێشەکانی کە من پیاە تێپەڕم چین و من زۆر شانازیەکەم بەم گروپە گەنجەوە لەبەرەوەی زۆر بە شێوەیەکی نایاب زۆر بە شێوەیەکی جوان و ڕازگۆ هەم باسی ئەو پرسیارانەیان کردووە کە هەیەە و ئەو شتانی کە گرنگی پێێن لە ڕاستیا من ئەمە بە شتێکی زۆر گرنگ ئەبینم لەبەرەوەی زۆر گرنگە تۆ لە گەنجەکانت تێبگەی کە بزانی داهاتوو چۆن ئێمە هەمیشاڵێن گەنجەکان داهاتووی نیشتیمانمانن بۆیە بەو شێوازە نایابی کە باسی چیرۆکەکانیان کردو یاخود ئەو پرسیارانەیان پرسیوە کە لە مێشکیانایە دڵخۆشم کابینم چۆن فۆتۆگرافیان بەو ئاقلانەیە بەو زیرەکانەیە بەکارهێناوە کە شتەکان باسەکەن شتەکانی ئەیانەیە باسیکەن باسییان باش کاواتە مامۆستانی گابڕای تۆ ئەتوانرێت لە ڕێگەی فۆتۆیەکەوە ئەو پەیامی کە لە دڵی فۆتۆگرافەرێکە هەیە تۆ لە ڕێگای فۆتۆکەوە بیگەێنی بەبینەرێک بەدەمان توانیویانە ئەوە بکەن لە ڕێگای فۆتۆکانیانەوە بەڕای من بڵێ بەس ئیتر ڕەنگە ڕای بینەران جیاواز بێ کە ئەم دوانیوە ڕۆی ئیشەکانە بینن هیوادارم لای ئەوانە زانیاریمان بەرە بابزانین من لە دەستێک کاوتم لە کارگەی کللتورە وایە لەوێ پێشنگاکە کاتژمێر چەند ڕۆژ بەرداوامە بێ بڵێ نمایشەکەمان ئەمڕۆ دوانیوە ڕۆی ئەمڕۆ کە 5 مانگە دەست پێکات کاتژمێر 4 نمایشەکە کرێتەوە و تاکو و حوت کراوەیە و لە ڕۆژانی دواتریشا بە هەمان شێوە کاتژمێر 4 بۆ حوت کراوەیە هەتاکو و ڕۆژی دەیدا باشە ئاواز ئەمڕۆ پێشنگاکە کرێتەوە هەستەکەی لەوەی کە ئەو کەسانی سەردانی پێشنگاکەکەن لە ژێرەکەی پرۆژەکەی تۆ بزانن کە ئازادی چییە؟ واللهی من لە سەرەتادا هەر من ئەم پرسیار لە خۆم کرد ئایا من ئەتوانم پرۆژێک دروستکەم لەسەر ئازادی چونکە ئازادی شتێکە ئەها وشەیەکە تۆ ناتوانانی نەکوە ڕسمگرتنی کەسێکە تێگەی لەبەرەوەی من چیموت چۆن ئەتوانم پرۆژێک لەسەر ئازادی دروستکەم کە هەر کەسێک وەری سەیری ئەم پرۆژە بکەی تێبگەی من باسی ئازادیەکەم من باسی ئازادی ئەم کەسانەکەم بە ئەم ڕێگە اینجا ئینشاڵە من ینی ینی لە لامەوە من ئەڵێم ینی بەجوانی من پرۆژەی خۆم تەواو کرد ئینشاڵە ینی هەر کەسێک بە ڕەئی خۆ بە ڕێگای خۆ شتێک تێگەی بەڵام من لە لاوە من متەئەکیدم کە هەموویان هەدەفی من تێگەم بە پرۆژەی خۆم بەڵام هەر کەسێک بە شێوەیەکی جیاواز باشە مامۆستا ئەمان بە چەند فۆتۆ بەشداریان کردووە هەر بەشدار بوویەک لەم پێشنگایە توانێتی چەند فۆتۆ بێنێت بۆ ئەوەی کە ئەو پرۆژە ئەو پامی کێتی بتوانێت بە تاوتی بیگەێنێت ڕاستی هەر بەشداروێک بۆ بەشداروێکی تر جیاوازە بڵین دیزایانی دیسپلەیەکەیان ئەو فۆتۆیانی کنمایش کراوە هەم لە عەدەدی فۆتۆ هەم لە تێکست جیاوازە بە پێی پرۆژەکانیان و بیرۆکەی کارەکانیان ئەگەر باسی شەکانی جەمال و ئاوەس بکەم لە بینی 4 بۆ 5 فۆتۆیە خۆیانە بینەوە بەڵام 4 بۆ 5 فۆتۆی زۆر کاریگەر زۆر باشە دەستان خۆش بێت دەستان خۆش بە هیوای ئەوەی کە پێشانگاکەتان بتوانن بە شێوازێکی وا بێت کە خەڵکێکی زۆر سەردانی کە و ئێوەش بتوانن ئەوەی کە لە دڵتانە دروست بووە ئەوەی کە حەستان کردو بیکەنە ناوکاریشی واوە بتوان ڕێکدانی باشیە بێ و خەڵکێکی زۆر ببێنێت دووبارە دەست خۆش بۆ تۆش مامۆستا کە لەگەڵیانە بەردام دەستان خۆش بێت